بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە وردەکاری بڕیارەکەی بانکی ناوەندی حکوومەتی عێراق دەکەین بۆ دابەزاندنی بەهای دۆلار بە جۆرێک عێراق بڕیاری داوە $100 بەرامبەر بە 130,000 دیناری عێراقی بێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە سەر وردەکاری بڕیارەکە دەکەین چۆنە و ئایەکەی دۆلار دێتە سەر 135 و 34 و ئەوانە و ئایا ئەمریکا و عێراق هێزیرەکەوتنێکیان کردو و سپش کە کۆبنەوەی ئەمریکیەکان و عێراقیەکان هەیە چی ڕوودەدات و سەبارەت بەرێکەوتەکانی ئەم بڕیارە نوێژ چی دەبێ و لەسەر پرۆژەی یاسای بودجە و لەسەر ژیانی هاوڵاتیانیش لەگەڵ هەرێک لە بەڕێزان حەبیب محەممەد پەرلەمانتاری پێشووتری عێراق لە ستۆدیو هەروار لە بەغدادەوە سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق لە هەورێریشەوە جیهانگیر گۆڵپی مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری سوپاسی ئامادەبوونتان دەکەین. ئەگەر سەرەتا لە کاک سۆرانەوە دەست پێ بکەین. کاک سۆران سوپاس بۆ بەشداریتان. ئەگەر وردەکاری بڕیارەکەمان پێ بڵێ بڕیارەکەی بانکی ناوەندی حکوومەتی عێراق بۆ دابەزاندنی بەهای دۆلار. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ڕێزم بۆ میوانە بە ڕێزەکانت. طبعاً لای هەمووان ئاشکرایە دۆخی ئابووری عێراق بەهۆی دابەزینی بەهای دینارەوە و بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە بە دۆخێکی شڵەژاوی ناسەقامگیرە گوزەری کرد ئەم ماوەیە و لا یەزال لێکەوتەکانی بەردەوامە. بڕیارەکە دیارە دوای ئەوەی کە بانکی ناوەندی گەڵاڵی پێشنیارێکی کردووە و ئەو پێشنیارە ئەمڕۆ چووە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران. یەکێکە لە ڕێکارەکانی دابەزاندنی نرخی دۆلار و بەرزکردنەوە و ڕاگررتنی بەهای دینار، ئەویش دیاریکردنی نرخی دۆلارە لە بەرامبەر دینار لە یاسای لە پرۆژە یاسای موازنەی ساڵی 2023 هەر دۆلارێک بە 1300 دینار و دیارە بانکی ناوەندی بە هەمان نرخ دەستبینەوە دەست بە خستنەڕووی مەزادی عوملە دۆلارەکە بەو شێوەیە کە ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی پەسەند کردووە. بەس کاک سۆران سەبارەت بۆی کەی دەچێتە بۆ نمونە 135,000 یاخود ئەوەی کە بڕیار دراوە بۆ بڵین بۆ بانکەکانە بە 130,000 ئەوان بیفرۆشتنەوە بە چەند لە بازار کاتی دەوێت تاوەکو 134 و 35 دەتوانرێت لە ماوەیەکی کەمدا جێگیر بکرێت؟ وەگوتم یەکێک لە ڕێکارەکان ئەوەیە خۆ لە ڕابردووشە ئەگەر تەماشا بکەی نرخی فەرمی بانکی ناوەندی نەگۆڕابوو. بازارێک لە دەرەوەی بانکی ناوەندی و بازاڕەکانی دراو نرخیان بەرز کردبووەوە و دوجار هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی بەهای دینار یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بردنەدەرەوەی دۆلار بووە. بۆیە بڕیاری ئەنجومەنی وەزیران هاوکات و هاوتەریب دەبێت لەگەڵ ئیجراعاتەکانی بانکی ناوەندی و حکوومەت بێ بۆ ڕێگری لە تەهریبی دۆلار و بۆ ڕێگری لە سپیکردنەوەی پارە و تەمیلی ئێرهاب. ئەوەی کە لە ڕابردووا بووە کارەساتی گەورە بووە، پارە بە لێشاو بە فاتورەی مزەوەر بە داخڵکردنی مەوادی وەهمی بە دروستکردنی کۆمپانیای وەهمی و بردنەدەرەوەی پارە. ئەمە هۆکارە سەرەکیەکە بووە. بۆیە دۆلار چەندێک خراوەتە بازار هەڵی مژیوە لەبەرەوەی بەکاشی چۆتە دەرەوەی عێراق و دانیشتنی بانکی ناوەندی لەگەڵ خەزانەی وەزارەی خەزانەی ئەمریکا لە تورکیا و دواتر چوو نیشاندی عێراق بە سەرۆکایەتی وەزیری دەرەوە و بانکی ناوەندی دیسان بۆ توندوتۆڵکردنی ڕێکارەکانی ڕێگریە لە سپیکردنەوەی پارە. دەبێت ئیجراعاتانە هاوتەری بێ لەگەڵ بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران. ئەگەر نا کاتێ نرخی دۆلاردا ئابەزیێنی واتە کڕینی ئاسانترەکەی بردنەدەرەوەی ئەگەر هەبێ زۆرتر دەڕواتە دەرەوە. بۆیە بڕیارەکە لە جێی خۆیەتی، بەڵام ئیجراعاتەکانی حکوومەت بە هەمان شێوە دەبێ هاوتەریب بێ و تونتر بێ و ڕێگاکانی بردنەدەرەوەی پارە دەبێت قەتع کرێ، دەبێت ڕابگیرێ
و دەبێ ئەو تعلیماتانەی بۆ بواری بازرگانی و حەواڵاتە بە سیستەمی بانقی بێ بەو نیظامە پلاتفۆرمە نوێیە بێکە بانقی ناوەندی لەسەر پێشنیاری وەزارەتی خزانی ئەمریکا لە مەولا مامەڵەی پێەکە لە دۆلار بەو جۆرەی لێدەیە خواستێکی زۆر لەسەر دۆلار دروستە بێ دیسان ئەگەری جوڵە هەیە لە نرخەکە بەڵام وەگوتم دەبێ هەموو ئیجراعەتەکان هاوتەری پێکەوە بڕۆن و بازرگانی و چوونە دەرەوەی پارە بۆ کاڵا حەقیقی بێ و ڕێکارەکانی تونتر بکرێ و ئەوەی کە چوونە دەرەوەی دۆلارە لە سنوورەکان بە کاشی دەبێت دیسان ئەوەش بە تەواوی کۆنتترۆل بکرێت چەندە من بۆ خۆم ئاگادارم و بەشدارم لە هەندێک لە هەوڵەکان بۆ ئەوەی کە ڕێگری لەوانە بکرێ کە دۆلار دەبەنە دەرەوە و پارەسپی دەکەنەوە تاکو بەر بەم مەترسیە گەورە بگیرێت کە ئابووری عێراق و داڕمانی بەهای دیناری پێوە بەند بوو. چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە ڕێوشوێنەکانی حکوومەتی عێراق ئەمریکەکانی تا ڕادەیەک رازی کردووە ڕێوشوێنی پێویست گیراوەتە بەر تا ڕادەیەک بە نمونە لە 175 بۆ 80 پارەی حەواڵات کە کراوە بە مەبەستی هێنانی کاڵا ڕەفز بووە چونکە یا گومانی لەسەر بۆ یا حەقیقی نەبووە. ئەمە تا ڕادەیەک دوورخستنەوەی چوار بانک لە ڕابردووە و کۆمەڵێکی تری نووسینگە هەن و بانقی تر هەن بەشدارن لەم پرۆسەیە دەبێت هەمووی بنەبڕ بکرێ و چاودێریەکان چڕتر بکرێتەوە بۆ ئەوەی کێشە بۆ حەواڵاتی بازرگانی حەقیقیش دروست نەبێت چکە بەداخەوە ئێمە وڵاتێکی بەکاربەرین زیاتر احتیمادمان لەسەر هاوردەکردنە لە بەرامبەر ئەبێ پارە بنێرینە دەرەوە کەمتر ئێمە پارەمان هاوردەمان کەمە و هەناردەمان زۆرە و پارە دێنینەوە باکسەوە پارە دەنێرین دەبێ و پارانە حەقیقی بێ و ئەو نەزیفە گەورەیەی کە لە بردنە دەرەوەی پارا و سپیکردنەوەی پارە هەبووە دەبێ ڕابگیرێ و دەبێ هەرێمی کوردستانیش هاوکار بێ بۆ ئەوەی ڕۆشتنی پارە لە دەواازە سنووریەکانیەوە بە تایبەت بۆ تورکیا ڕابگیرێ ئەگەرنا ئەو کاتەی دۆلار بە نرخی هەرزانتر دەخرێتە بازار ئاسانتر و زۆرتر دەکڕێ و زیاتر دەبرێ بۆ ئیجراتەکان هەموویە بێ هاوتەری بێ. باشە کاک سۆرا ئێستا حواڵە بڵین تەنها لەمە دواشە لە ڕێگەی بانکی ناوەندیەوە دەبێت ئەوەی نووسینگەی درا و لابەلا نابێت تا ئێستا نووسینگەی حەواڵەکان زۆریان کە کاری ئەوان نییە ڕێپێدراو نین بەڵام حەواڵاکەن چونکە هیچ فاتورە و هیچ ئەوەلیاتێکی ناوێ بە تەلەفۆنێک مەبلەغەکە تەسلیمەکەن لێرە لە دەرەوە وەری ئەگرن ئەمە تا ڕادەیەک پێویستی بە ئیجراعاتی زیاترە بۆی کۆنتترۆل بکرێ بەڵام مەبالغی گەورەی حەقیقی بازرگانی ئیلا لە ڕێی بانقەوە دەبێ بکرێ هەرچەندە دەبێ حکوومەت بەشێک لەو باجانەی کە لەسەر ئەم جۆرە لە بازرگانی هەیەی کەمی بکاتەوە چکە بەشی لە بازرگانەکان ناوێرن بچن لە ڕێی بانقیەوە مامەڵەکانیان بکەن و اعتیماد دەخەنە سەر حەواڵەی ڕەش لە بازاڕی ڕەشە لە دەرەوەی سیستەمی بانقی بۆ لەبەرەوەی باجیان زۆر دێتە سەر ئەگەر حکوومەت کاراسانی بکە لە باجی زۆر نەترسن ئەوە ئەو کۆمپانیایانە پەنا نابن بۆ ئەوەی لە دەرەوەی سیستەمی بانقی حەواڵە ئەنجام بدەن ئەوەش پێویستی بە هەندێک ئیجراعات زۆر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە پرۆژەی یاسای بوو جەبەم جواندێتە پەرلەمان و سوودیان بڕیارەش بۆ خەڵک چیە بە کورتی بە سوپاس دەکەم خۆی ناجێگیری نرخی دراو و بەرزی و نزمیکردنی زیانی هەم بۆ خەڵک هەیە هەم بۆ بواری ئابووری و بازرگانی وڵات هەیە کاتێک کە نرخ سابت نابێ واتە بەهای دۆلار و دینار یاری ئەکا لە بەرزبوونەوەی بەهای دۆلارە دینار بەهای کەمەکە خەڵک زەرمەند دەبێ کاڵا گرانە بێ دڵەڕاوکێ دروستە بێ و بازرگانەکانیش بە هەمان شێوە ئەگەر قازانجیش بکەن
ئەوانیش کە بازار مستەقر نەبێ و نرخی جێگیری دراو نەبێ پێیان وایە بەردەوام تووشی زەرەرە بن بۆیە پەنابن بۆ گرانترکردنی نرخ و ئەمە واکە مامەڵەی بازرگانی بوەستێ، هێنانی کاڵا بوەستێ، داڕمانی ئابووری بەدوایە بەڕاستی. ڕۆژی یاسای بودجە دێتە پەرلەمان؟ سەبارەت بە یاسای بودجە ئەوەندەی من ئاگادارم هەندێک ڕێکەوتن ماوە، بە تایبەت ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا بەشێکە لە هۆکاری دواکەوتنەکەی، بەڵام دوجارە گەر ئەوەی پێوترێ ئیدارەی دەولە لە تێگەنانی حکوومەتی ئەم جارە زۆرینەکەی کە ئیتاری تەنسیقیە حەزمیان جەزم کردووە کە دەبێت بودجە بێتە پەرلەمان وەگەر هەرێمی کوردستان ڕێکیش نەکەوێ ئەوەی کە لە بڕیاری دادگای ئیتیحادی لێکەوتەی یاسای نەوتەمەوە ڕەوانەی پەرلەمانیەکەن. بەڵێ سوپاس دەکەم، زۆر سوپاس بۆ بەڕێز کاک کەسۆران بەڵێ بەڵێ سوپاسان دەکەم، سوپاسی ئامادەبوونتان دەکەین، کاتمان گرتی، زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمەدا. کاک حەبیب جەنابیشت بەخێر بێ، دەمەوێت لە ڕووی یاسای خوێنوویەکمان بۆ بکەی وەکو دەستکاریکردنی دراو لە سەڵاتی بانکی ناوەندیە بزانم ڕۆ بانکی ناوەندی پێشنازی کردووای دوای حکوومەت پەسەندی کات ئەوە چۆنە بڵێن؟ خۆی سیاسەتی مالی و پێی قانونی بانکی مرکزی دیاریکردنی سیاسەتی مالی و سیاسەتی نەقدی و سیاسەتی سعری صرفی ئەجنەبیش کە لێرە دۆلارە بانکی مرکزی دیاریەکە و عملەی عێراقی لە هەموو ڕوویەکەوە و عملەی ئەجنەبیش لە هەموو ڕوویەکەوە بانکی مرکزی مستەقیلەتیایە و دەسەڵاتی تەواوی هەیە. بەڵام لە مادەی 24 بانکی مرکزی عێراقیە هاتووە کە هەموو مانگێک بانکی مرکزی لەگەڵ حکوومەتە کۆ ئەبێتەوە بۆ مشاوەرە و قسەکردن و گفتوگۆکردن لەسەر سیاسەی نەقدی و سیاسەی مالی. وازە لێرەدا لە شوێنێکی کەژاها لە قانونی بانکی مرکزی عێراقیە هاتووە کە بانکی مرکزی دەوری مشاوری قانونی و عفو مشاوری نەقدی و مشاوری مالی ئەبینێ بۆ حکوومەت. بۆیە لێرەوە دەرئەکەوێت کاتێک کە قەرار ئەدرێت لە سیاسەتی مالی و لە سیاسەتی نەقدی لە عێراقا حکوومەت بەشدارێتیایە. ئەوەی کە ئێڵێن لە قانونەکە کە بانکی مرکزی هەیئەتێکە یا کیانێکی مستەقیلە و قەرارات لە هەموو شتێکەدا لە ڕووی مالی و لە ڕووی اقتصادیوە لە ڕووی عملیوە پێ ناچێوا بێت. چونکە ئەم بانکی مرکزیە لە نەتیجە محافظی بانکی مرکزی و هەردوو نائیبەکەی بانکی مرکزی و ئەوەش کە ڕئیسی مراجعینی پێ ئەڵێن کە ئەوش عوزی ئیداری بانکی مرکزیە هەمویان لەلایەن سوڵتەی تەنفیزیوە دیاریەکرێن. ینی ئەگەر بە مەساری قانونی شابڕەوە ئەوەی کە بە وەکالەتە لەلایەن ئەوە بێجگە وەکالەت ئەگەر حتا بە ڕسمیش بێت یعنی وەزیران بیپاڵەوێت پێشنیاریکە بۆ پەرلەمان و تەزدیقیکە یعنی لە نەتیجە پێشنیارەکە لای مەجلیسی وەزەرایە وە لە دەوڵەتێکی وەکو عێراقشە کە خۆتان ئەزانن چی تەحکومی تێئەکا کە هێزە حیزبیەکان تەحکومەکەن بۆیە بانکی مرکزی لە هەموو ڕوویەکەوە تەسەور ئەەکەم بەشێکی زۆری داڕشتنی سیاسەتی نەقدی و سیاسەتی مالی بانکی مرکزی سوڵتەی تەنفیزی ڕۆڵ و کاریگەری زۆری هەیە. بۆیە هەلار کابینێک پارێزگارێکی نوێ بەڵێ هەموو ینی مەسەن ئیسا کە محافظی بانکی مرکزی ئەگۆڕی بەپێی قانونەکە ئەبێ مبرراتی گۆڕینی محافظی بانکی مرکزی تەقدیم کرد. يعني هر رئيس مجلس وزراء هاتوا محافظي بانك مركزي قوريو بو محافظي كخوي ايبيت اما خوي كشي قوره لوايا ك يعني بقناعتي منوي كسولانج باسيا ككوايا بانكي مركزي كومال اجراءاتك ابو اوي تهريب نكري بقناعتي من كشي هيكليه كشي بنيوي هي لبانكي مركزي بانكي مركزي لو رجوي كوا دروز بوا بقانون مستقلة بەڵام بواقع مستقل نییە چونکە هەموو حیزب دەسەڵاتدارەکانی عێراق ڕۆڵیان لەناو بانکی مرکزیە زۆرە و هەمووشیان ئەیانەوێ مستەفید من لە بانکی مرکزی عێراقیە چونکە دەواازێکی باشە ئەوش لە مەزادەکە بەڵێ لە مەزادەکە هەمویان ئەو شەریکاتانەی کە بەشداری ئەکەن لە مەزادی عملا ئەوان ڕۆڵیان هەیەتیایە. یعنی تۆ خۆت لەو ئامارانەی دەرئەکەوێت کە ئێستا پێشتر کە بە 146 بانکی مرکزی بە بانکی ناوەندی پێداون ئەوان لە بازارە بە 170 بە
بۆ من هەندێک حاڵدا گۆڕیویانەوە قازانجێ کردو بەڵێ ئەوان لە 180 دینارەکەیشە ئەیان فرۆش بە 122 ئەیان فرۆش. ئەمە ئەحزابی سیاسی هەمویان تەوافقیان هەیە لە هەموو شتێکە لە عێراق بۆ خۆ دەزانی هەموو شتێکە تا ئێستا بەتایبەتی تا ئەم مەرحەلە بە تەوافق ڕۆشوە هەموو ئەو کۆمپانیانە یا ئەو بانقانی کە بەشداریان نەکرد لە مەزادی عوملا هەمویان بە جۆرەکان بەڵێ بە سەردەمیەوە کە یاساکەی دەرچووە بە سەردەمی خولەکەی لە 2004 دەرچوو بڵین پاراستنی بەهای دیناری تێدایە یاساکە خۆی لە یاساکانی بانکی مرکزی بەڵێ نەک هەر بەهای دینار ئەڵێ پێویستە بانقی مرکزی محافظە بکە لەسەر سعر لە بازارە و لەسەر استقراری ئەسعار و لەسەر استقراری مالی و بازارش نرخشتومەک لە بازار بەڵێ ئەوڵێ پێویستە استقراری دروستکە بانقی مرکزی لە عێراقا بەڵام ئایا بانقی مرکزی بەو سیاسەتەی کەواتە حکومی پێوە کراوە یعنی نەکەر ئەوە خۆ بانقی مرکزی لە 2010 لەگەڵ ئەمریکەکانە ئیتفاقیان هەیە پرۆتۆکۆلیان هەیە کەوا بانقی مرکزی پێویستە مەجموعەیە هەنگاو بنیە ئەنجا ئەمریکەکان داعمیەکەن چکە بۆ خۆتە زانی ئیستش سەرڕای ئەوەی عێراق لە بەندی حوتی بەڵێ هاتوۆتە دەرەوە بەڵام هێشتاکە صندوقی تەنمی عێراق لە ئەمریکایە و لێوە دۆلار سعری دۆلار دیارەکرێەوە دەفع و هێنانی پارە و ئەوانە بۆ عێراق دیارەکرێ یعنی بەشێکی زۆری ئەمریکا هەیە پەیوەندی بە سیراعەوە هەیە بەڕاستی کە ئیسا ئەمریکەکان تونیان کردوێتەوە لە عێراقا بەشێکی ئەمریکەکان خۆزانویانە هەر لە زمانی مالیکی و ئەنجا عەبادی و ئەنجا مستەفا کازمی و ئەمانە کە ئەم پارە دوو مەسەلەی گرنگ هەیە کە ئەمڕۆ فۆرین پۆلیسی لە مەقالەیەکە نووسیوێتی بانقی مرکزی دوو ئیشکالێتی گەوری تایە یەکیان تەهریبی عوملە یەکیان غەسیلی ئەموالە ئەڵێ ئەم دوانە بە درێژایی ئەم حکوومەتانە بانقی مرکزی عێراقی نەیتوانی و کۆنتڕۆڵ دەرەوە و سپیکردنەوەی پارە بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتان ماوەستا جیهانگیر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت بوو بەرەدرەن کاتینە لە خزمەت جەنابتان دەمەوێت بەڕێستان وەکو شارەزایەکی داراییکردنەوە بۆ بڕیارە بکەی کە بڕیار درراوە بانکی ناوەندی بڵێن پێشنازی کردووە ئەنجومەنی وەزیران پەسەند کردووە $100 بەرامبەر بە 130,000 دینار ئەم بڕیارە چۆنەوە لێکەوتەی چی دەبێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێست و سڵاو لە میوانە بەڕێزەکان بەداخەوە کە من بەشێکی زۆر کەمی قسەکانی بەڕێز کاک سۆران عومەرم بیست بەڵام قسەکانی بەڕێز کاک حەبیب محەممەدم گوێ لێ بوو زۆر سپاس یەکەم بۆ تێبینی و ڕوونکردنە جوانەکانی منیش هەر لەوێەوە دەمویست سەرەتای قسەکانم بەوە دەست پێ بکەم کە چەند تێبینیەکم هەبوو لەسەر میکانیزمەکانی ئەم بڕیاردانەی ئەمڕۆی بانکی مرکزی و حکوومەت لەسەر تعدیلی سعری سەرفی ئەم جارە چونکە ئەم جۆرە بڕیاردانە لە ظاهیرە دەرخستنەکەی بە جۆرێکی تر بوو جیاوازتر لە بڕیاردانەکەی جاری پێشوو ئێمە هەمە دەزانین بانکی مرکزی بەپێی ئەو یاسایی کە ئیستقلالێتی پێدراوە هیچ کات ئەوەندە مستەقیل نییە هەمیشە تەداخلاتی سوڵتەی تەشریعی و تەنفیزیش تەنانەت کوتەلی سیاسی دەرەوەی موسساتی فەرمیش تەداخلاتیان تێیدا هەیە بەڵام هیچ کاتێک بەم ڕوونیە نەبووە کە میکانیزمەکەی بەم جۆرە دەرخرا کە تەداخلاتێکی زۆر لە بڕیاردانەکەدا هەبوو کە ئەمە بە هیچ جۆرێک کە نەک لەگەڵ یاساکەی بانکی ناوەندی عێراقدا ناگونجێ بەڵکو لەگەڵ ئەو پێوەرە جیهانیانەیە ناگونجێ کە بۆ ئیستقلالی بانقە مرکزیەکان دایاناوە کە من لەو بارەیەوە کاری ئەکادمی توێژنەوەی تایبەتم کردووە سەرنجم داوە کە یەکێک لە نقاتەکانی زۆعفی بانکە مرکزیەکانی دنیا تەداخلاتی سوڵتەی تەنفیزیە بە تایبەت لە کاروبارەکانیدا وەک دەبینین ئەم جارە هەر لە سبەینەوە ڕاگەاندنەکان بە جۆرێک باسی ئەم بابەتەیان کرد کە گوتیان بانکی ناوەندی توێژینەوەی تەقدیم کردووە بۆ سەرۆکی حکوومەت یا بۆ ئەنجومەنی وەزیران و پێشنیاری کردووە ئەویش پەسەندی کردووە و دواتر بەڕێز محەممەد شیاع سوودانی وتی کۆبوونەوەمان کردووە لەسەر بڕیارەکەی بانکی ناوەندی و دەنگدانمان لەسەر کردووە مسادقەمان کردووە پاشتر قەیس خەزعەلی وتی بەڵێنەکانی کاتی انتخاباتمان بەدیهێناوە کۆمەڵێک شتی تر ئەمانە هەموو پێمان ئەڵێ کە ئەم بڕیارە بە جۆرێک لە جۆرەکان زۆر ناکۆک و دژبەیەکە لەگەڵ ئەو ئیستقلالەتەی کە بانکی مرکزی هەیەی کاک حەبیب جوان ئیشارەتی پێدا کە منیش ئەمەوێ ئیزافەیە بکەم بانکی مرکزی بەپێی یاساکەی جگەلەوەی بەپێی دەستور هەیەیەکی مستەقلە بەپێی یاساکەی یاسا تایبەتەکەی بانکی ناوەندی بەپێی مادەی 2 هەیەیەکی مستەقلە کە دەڵێت کەس بۆی نییە تەداخلی ئیشەکانی بکە ئەوامر تەعلیمات
هیچ تەدەخولێکی بکە بە تەحدید ئاماژە بە سوڵتەی تەنفیزیژەکە نە هیچ ئەمرێکی بەسەردا بکە نە هیچ تەعلیماتێکی بۆ بنێرێ نە مباشر و غیر مباشر تەسیر لە شخصیەتەکان و ئەندامانی دەستەی کارگەڕیەکەی بکە بۆ دانی هیچ بڕیارێکی سیاسەتی نەقتینەیی سیاسەتی نەقتینەییشی هەر لە یاساکەدا باس کردووە کە کامانەن لە زمانی ئەرک و مەهامەکانیە لە مادەی 4 بەڵام ئەو مادەیەی کە بەڕێزیان باسی کرد منیش دەمویست هەر ئاماژەی پێ بکەم مادەی 24 مادەی 24 بابەتێکە تایبەتە بە تەشاور لەگەڵ حکوومەتیان لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی لەوێدا مادەکەی ئاماژە بەوە دەکا کە بانکی مرکزی اجتماعاتی دەوری لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی دەکات لە زمانی اختصاص و مەهامی خۆیە بۆ تەبادلی ئاراء بۆ گۆڕینەوەی ئاراء بۆ گۆڕینەوەی معلومات بۆ تەنسیق و باسکردنی چەندێتی ئیمکانیەتی تەنسیق لە بینی سیاسەتی مالی و نەقدی بەڵام ڕاستە تەنسیق هەیە ڕاستە ئەبێ سوڵتاتی تەنفیزی سوڵتاتی مالی کە عیبارەتە لە وەزارەتی مالی و حکوومەت بەگشتی مشاوەرە معلومات بدەن بە بانکی ناوەندی بەڵام لە بواری سیاسەتە نەقدینەیەکان بە هەمویانەوە کە بزات بە تەحدید ناویشی هێناوە ئیدارەی سعری صرف یان سیاسەتی سعری صرف وحید لە دەسەڵاتی بانکی ناوەندیایە ڕاستە سوود لە معلوماتەکانی ئەوان وەرەگرێ مشاوەرەکانیان وەرەگرێ بەڵام بڕیاردانی کۆتایی لای ئەوە من پێم وایە ئەگەر بەو شێوەیە بێ بانکی ناوەندی پرۆژە بڕیارێکی گەڵاڵە کرد بێ یان پێشنیارێکی ناردبیان شتێکی ناردبێ لە لایەن سوڵتەی تەنفیزیەوە کۆبوونەوەی لەسەر کرابێ و دەنگی لەسەر کرابێ و وەکو بەڕێسیاح سوودانی وترابێ وتویەتی مسادقەی لەسەر کرد بێ ئەمە مخالفەیەکی زۆر وازەح و عەلەنی یاساکەی بانکی ناوەندیە لەم کاتەیە پێویستە ئەسڵان پەرلەمان تەحقیق بکە ئەگەر بەو جۆرە بێ ئەمە مخالفەیە بەڵام ئەگەر بە جۆرەکانی تر بێ بەس مشاوەرە و ڕێی وەرگرتن ڕێی حکوومەت وەرگیرابێ معلوماتی لێ وەرگیرابێ و قەرارەکە بانکی مرکزی خۆی دابێتی لە ڕووی میکانیزمی بڕیاردانەوە هیچ کێشەیەکی نییە باڵێ سەبارەت بە لێکەوتەکانی وەسوودی بۆ خەڵکم بڕیارە بڵین لێکەوتێکی دەبێت لەسەر بازار و بەم زوانەش بڵین بەهای دینار بەرامبەر دۆلار جێگیر دەبێت بەڵێ بەڕێز من حەزەکەم بەتەکید باز لە لێکەوتەکانی یەکەم بە کورتی پێشەوەش حەزەکەم باز لەوە بکەم پاڵنەری ئەم بڕیاردانە ئەم جارە چی بوو هەمومان نەزانین لەوانەیە هەموو کەس بڵێ پاڵنەرەکە بۆ ئەوەیە کە ئیستیقراری سعری صرف یان نرخی دینار بەرامبەر بە دۆلار لە بازاری عێراق لە عێراق ناسەقامگیر گیر بووە نرخی موازی نەک نرخی سعری صرفی ڕسمی ئەو ناسەقامگیریە بەرزبوونەوەی نرخی دۆلار وای لە بانکی ناوەندی کردووە بە هاوکاری حکوومەت بگەنە ئەم بڕیارە بەڵام ئەبێ ئاماژە بەوە بدەین کە ئەم ناهاوسەنگیە ئەم بەرزبوونەوەی ئەم دوایەی نرخی دۆلارە پەیوەندی بە تعدیلی سعری صرفی ڕسمیەوە نەبووە تا بە تعدیلکردنی سعری صرفی ڕسمی ڕاستیکەنەوە ئێمە هەمومانە زانین لە خلالی ئەم 3 ساڵەدا عێراق بەتابەتیش دراوی عێراقی ڕوبەڕووی دوو شۆکی گەورە بووەتەوە شۆکێکیان لە نهایەتی لە ساڵی 2020 کە داهاتەکانی عێراق زۆر کەم بوونەوە عێراق تووشی قەرزێکی زۆر بوو یەدەگە نەختیەکەی کەمی کرد لە کۆتایی 2020 بڕیاریاندا کە بانکی ناوەندی بە ناچاری بڕیاریدا کە سعری دینار بەرامبەر بە دۆلار دابەزێنە بۆ 1460 دینار واتە 146 هزار ئەوەیان سعری تعدیلی سعری صرفی ڕسمی بوو ئەوە هەر پاساوێکی بوو بێ لە ئێستادا ئەگەر پاساوەکان نەمابن دەتوانرێ دەستکاری یان تعدیلی سعری صرفی ڕسمی بکرێ بەڵام ئەم شۆکەی کە ئەم چەند مانگە تووشی بۆ پەیوەندی بە سعری صرفی ڕسمیەوە نەبووە پەیوەندی بەو ئیجراعاتانەوەیە کە خەزانەی ئەمریکی و ریزەرڤبانکی ئەمریکی بەسەر عێراقدا سەپاندویانە بۆ ناردنەوەی دۆلارەکان واتە کێشەیەک لە سعری سەرفەکەیانە هێشتا ڕاستە هێشتا خەڵکی عێراق و بازاری عێراق شۆکی یەکەم بەری نەدابوو بەڵام خەڵک تا ڕادەیەک خەریک بوو ڕادەهات بە 146 هزارەکە بەڵام عێراق بانکی ناوەندی حکوومەتەکەی و بەو وەزعی تێکەوت بوو نەیانتوانی محافەزە لەسەر سعری موازی بکەن لە ئاستێکا کە نزیک بێت لەسەر 146 هزارەکە واتە کێشەکە ئەم جارە لە سعری صرفی ڕسمیان نەبوو تاکو معالەجەکەی بە سعری ڕسمی تعدیلی سعری صرفی ڕسمی بکرێت سەبارەت بە لێکەوتەکانی من حەزەکەم بە کورتی ئیشارەت بەوە بدەم ئێمە هەمومان نەزانین ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بکرێن و ئینشاڵڵا جێبەجێکرێ و حکوومەتی عێراقی بانکی ناوەندی بتوانن تا وەیەکی دوور و درێژ سعری موازی لە بازار
بنزيكي لسعري أو سعر صرف الرسمية بيلنا يعني سعري بازارج لنزيكي 132 133 134 دابه أما بو همو لايك باشا بتايبتي بو بكارهنراني عراق باشا بو أواني داهاتيان محدودة باشا بو جولي بازار باشا بو معنویاتی خەڵک و بەرهێنەران و بازرگانان بۆ هەموو لایەک باشە بەڵام چۆن بزانین حکوومەتی عێراق و بانکی ناوەندی ئەتوانن سعری موازی بازار لەم ئاستەیان ڕاگرن ئەوان بڕیاریان لەسەر سعری سەرفی ڕسمی داوە ڕاستە سعری سەرفی ڕسمی ئەتوانن بەرزونزمی کەنەوە بەڵام سعری سەرفی ئەو سعرە سەرفەی لە بازارڕێ سعری موازیە لە 180 تا 70 لەسەر ئەو حەواڵانە ڕاوەستاوە کە لە ئەمریکا ینی لەسەر کەمیەی عەرزی دۆلار ڕاوەستاوە نەک لەسەر سعری دۆلار ئێمە ئەزانین ئەوەی لەسەر لە بواری عرضە لە بواری خستنە ڕوا ئەوەی تەسیر لە بازارەکە دوو جانبە سعر و کەمیە نرخەکەی دەستکاری کردووە ئەگەر بتوانێت کەمیەکەش بە شێوەی پێویست عرضکە ئەوە ئەتوانێت نرخی دۆلار بگەڕێنێتەوە ئاستێکی نزیک لە ئاستی سعری ڕسمی لەو کاتەیە ئیسفادەیەکە حەزەکەم ئاماژەش بەوە بدەم تەسیرە ئیجابیەکەی لە دوو خاڵی دقیقەوە ئەبێ یەکێکیان ئەوەیە کە کاتێک سعری سەرفی ڕسمی دابەزاندووە بۆ 130,000 واتە حکوومەت دۆلارەکانی بە 100 دلار بە 130,000 دلار 130,000 دینار دەگۆڕێتەوە بە بانکی ناوەندی لەم کاتەیە حکوومەتی عێراق سەتادەی داهاتە نەقدیە دیناریەکەی کەم دەکات کاتێ داهاتە نەقدیە دیناریەکەی حکوومەت کەمی کرد واتە خەرجیە گشتیەکانی حکوومەت بە دینار 100 کەمیان کرد کاتێ ئەوانش کەمیان کرد واتە عەرزی نەقدی بە دینار لە بازاری عێراق 100 کەمی کرد ئەمە تا ڕادەیەک باشە بۆ کەمبوونەوەی دابەزینی نرخی دۆلار چونکە زۆری کوتلەی نەقدی دیناری لە بازارە گوشار زەخت دەکات لەسەر سعری دۆلار بەڵام عەفوەن بەڵام ئەمە بەز نییە چونکە تەنها کەمکردنەوەی دینار بەز نییە ئەگەر حکوومەتی عێراق لە بەرامبەر ئەوەدا بتوانێت نرخ معروزی دۆلاریان خستنە ڕووی دۆلار زیاد کە لەگەڵ جانیبی ئەمریکا ئەو کێشەیە چارەسەر بکە ئەو کاتە هەموو کێشەکان چارەسەرە بن و لێکەوتەی ئیجابی لەسەر هەموو بارەکانە بێت سوپاس دەکەم مامۆستا کاک حەبیب سەبارەت بە سوودانی دەستکەوتێکە بۆ کابینەکەی سوودانی کە لە ماوەی 100 ڕۆژدا ئەم بڕیاریدا پێشتیش کە پەرلەمانتار بوو وتوی دەبێت دۆلار دابەزێتەوە ئەو کاتی کە دۆلار بەرز بۆ ڕقنێکی زۆری لێگیرە قەناعەتم وایە بەشێکی پەیوەندی بە فشاری شارعی عێراقیوە هەیە و فشاری ئیتاری تەنسیقیوە هەیە کە بخۆتەزانی کۆبوونیان کرد و ئەوەش کە مامۆستا جەهانگیر باسی کرد کە ئیتاری تەنسیقی وەکو وعودی هەڵبژاردن باسیەکەن کە ئەوان سعری سەرفی دۆلاردا ئابەزێنن بۆیە ئەمە بۆ هینە بۆ کەمکردنەوەی ئەو فشارانەیە هەم لە شارع لەسەر سوودانیە هەم لە ئەحزابی سیاسیش کەوا وعودیان داوە و سوودانیش کاندیدی ئەوانە بۆ سەرۆک وەزیران پەیوەندی بە هەڵبژاردنەکانی داتوشۆیە هەڵبژاردنەکانە ساڵی داهات و پەرلەمانی عێراق باز دەکرێت بێگومان پەیوەندی هەیە بەڵام ئایا ئەمریکەکان ڕازی ئەبن بە ئەم مەرحەلەیە هەتا ئەم مەرحەلەیە بڕوە ئەوەی مامۆستا جەهانگیر باسی ئەکا کە ئەڵێ پێویستە دینارێکی زۆر دۆلارێکی زۆر بخرێتە بازارەوە بۆی سیعرەکە جێگیر بووە لە 32 بەس تەسەور ئەەکەم ئەمریکەکان وعدێکی ماوەیەکی محەدەدیان داناوە کە بۆ ئەمانەکو بڵاو بۆتەوە کەوا نۆمانیان داناوە و سعری سەرفیش تقریبا لە 140 بە قەناعەتی من ئەگاتە 145 ئەو سەوسیە ئەگەر عێراق لە بازارڕە بیفرۆشێ بۆ 140 بۆ 145 کاتە دەستی هاوڵاتی ئاسایی کە لە بازارڕە چکە ئەمە بەشێکی پەیوەندی بە فشارەوە هەیە لە ڕووی دەولیوە لەسەر ئێرانێکی زیاتر بێت دەکرێت نزمتریش بێتەوە بۆ 135 تەسەور ناکەم نزم بێتەوە ئەگەر عێراق داخڵی نظامی سویفت نەبێ چونکە ئەو نظامە سویفتە هەموو کەشتەکان ئەو بیوعاتانەی ئەو سەفەقاتانەی کەوا وەهمین خۆی بەخۆی ئۆتۆماتیک ڕەفزیەکە ئەنجا ئەو وڵاتانش کە حیساریان لەسەرە عادەتەن چوونی دۆلاروان خۆی بەخۆی ڕەفزیەکە بۆ نظامی سویفت بۆ خۆتدا نظامێکی گرنگە لە عالەمە بوو یەکێک لە عقوباتەکانی سەر رووسیا دەرکردنی بوو لە نظامی سویفت بەڵام عێراق نایە بچێتە ناو نظامی سویفت زەگەر بەیانی بۆ نمە کۆبوونەوە هەیە بەیانی دوو بەیانی ئەمە بکرێ دیناری عێراق ڕێکەوتن بکرێت دینارەکە زیاتر بەهێزتر دەبێت کۆبوونەوەی عێراق بڵێن وەفدی عێراق لەگەڵ لە ئەمریکا بە قەناعەتی من ئەمریکەکان پێچێ موڵەت بن بە عێراق یعنی ئیتیفاقی کۆتایی لەگەڵا نەکەن کە عێراق بەپێی سیاسەتی خۆی سعری دینار دیاریکە و پێی سیاسەتی خۆی سعری دۆلاریش دیاریکە ئەمریکەکان وان لە سیراعێکی گەورە لەگەڵ رووسیا و ئێرانیش بەشێکە لەو سیراعە و بۆ خۆتان نەزانن
ڕۆژ لە دوای ڕۆژ سیراعی ئەمریکیەکان و ئیسرائیلیەکان لەسەر ئێران زۆرە بێ ئەوە سیراعەکە خەریکە ئەبێ بە مباشیر بە درۆن لێ ئەدەن عولەماکانی ئەکوژن جا ئەمە بەشێکە لەو فشاری نابێ عوملەی عێراقی دعمی اقتصادی ئێرانیکە دعمی اقتصادی سووریکە بچێ بۆ حیزب الله بۆ لوبنان بەشێکی پەیوەندی بەو سیراعە نێودەوڵەتیەوە هەیە کە بەشێکی بریتیە لەوەی لە ڕووی نەقدیشەوە لە ڕووی بوونی خەزیێنەی عوملەی ئەجنەبی لە ئێرانیشە نەیەڵن ئەجا ئەمریکەکان پیان وایە کە ئیتر کە ئەو مەرحەلە هاتووە ئەمە بەسەر عێراقا ڕەفسکەن چونکە یەکێک لەو وڵاتانەی کە هەم بەهێزە لە منتەقەکە لە ڕووی اقتصادی و عێراق لە چاو وڵاتانی ترا بەهێزە اقتصادەکەی و دراوێکی زۆری دۆلارێتە دەستی و ئێرانیش نفوزێکی زۆری لە عێراقا هەیە و ئەوێ منافسی ئەمریکا بێ لە منتەقا ئەمریکان یان حدودێکی بۆ دانێت و ئەمە مەرحەلەی یەکەمە بۆ تونکردنی سزاکانی سەر ئێران بە شێوەیەکی گشتی و پێچێ ئەمە مەرحەلەیەکیش بێ بۆ سیراعێکی مباشیر لەگەڵ ئێرانیەکانە نانەوێت عێراق دەرگایەک بێ بۆ بەهێزکردنی ئابووری ئێرانی بەڵێ بەس خۆر ڕۆشن دەرۆ بۆ ئێران نییە بۆ تورکیا هەیە دەڵێن بۆ ئیمارات بە قەنەعەتی من بۆ ئیمارات بۆ تورکیا بۆ شێوازە نییەکەوە ئیعلام باسیەکە ئەوەی کە زۆر گرنگە ئەمریکان باسییان کردەوە لە سەحافەی ئەمریکی قسەی لەسەرەکە سێ شوێن زۆر باسەکەن ئێران باس ئەەکەن سووریا باس ئەەکەن لوبنان باسکەن و لوبنانی شاپیان وایە ئەو پارە ئەچێتە دەستی حیزب الله لوبنانی بۆیە ئیساف شارەکە بە شێوەیەکی سەرەکی لەسەر ئەمەیە و ئەمریکان سەنەدی قانونیشیان هەیە ئیتفاقیاتیان هەیە لەگەڵ بانقی مرکزی عێراقیە لە 2010 کراوە کە ئەبێ شەفافیت هەبێ و پێویستە نەقدی ئەجنەبی لە عێراقا دعمی مەشاریعی ئیستراتیجی بکە لە عێراقا تایسا مەشاریعی ئیستراتیجی نییە تایسا مەسەرەن بۆ شارێکی و گەورەی بەسرا کە بەشی زۆری میزانەی عێراق ئەو پێکی ئەهێنێ هێشتا لە ڕووی ئاوادانی زۆ زۆر لاوازە بۆیە ئەمریکەکان قەناعەت ناکەم بەو شێوازەی کە عێراق ئەوێ سیاسەتی دۆلار دیاریکە و سعری سرف دیاریکە پێی قەناعەتکەن و ئەمە قۆناغێکی مەرحەلیە لە مەرحەلەی ئایندا ئەمریکان ئەگەڕێنەوە دیسانەوە کەمیەی دۆلار نردنی بۆ عێراق کەم ئەکانەوە ئەگەر مەرجەکانی جێبەجێ بکەنەوە کاتە خۆ ئەگەر عێراق داخلی ئەو نیزامە سویفتە هەبێ و مەرجەکان جێبەجێ بکەوە ئێران سوودمەد نەبێ لە لەم خەزیێنە گەورەی عێراقا ئەمریکەکان جێبەجێ بۆ ئەوەش سیاسەتەکەن ئەمریکیەکان سپاس دەکەم بەڵێنیرانی بەرز ناوڕێژ کورت و دەینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە سيبي أولايو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي سيبي أولا أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني عفرة وقت ميسيلي أزاني هاتني عليك القول حرب جيجي جبسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستا جیهانگیر سەبارەت بە
بڵین دابەزانەوەی بۆ 135,000 کاتی دەوێت ئەمە چۆنە وێستا وڵاتی چۆن مامەڵی لەگەڵا بکە ڕەنگە ئێستا خەڵکێکی زۆر گۆڕینەوە هەبێ ئاڵگۆڕی دراو هەبێ ڕێگە دروستەکە چۆنە؟ بەڵێ زۆر سپاس ڕاستیەکەی بڕیارەکە بەو شێوەیەیە کە بانکی ناوەندی عێراق دۆلارەکان لە بانکی لە وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی بە 130,000 یان بە 1300 دینار ئەکرێتەوە ئەو دەیدات بە بانکەکان لە ڕێگەی منەسەی ئەلەکترۆنیەوە بە 131,000 ئەوانیش دەگەنە کەسی مستەهلکی نهایی یان کڕیاری نهایی بە 132 دینار. لەم کاتەیە ئەگەر حکوومەتی واتە بانکی ناوەندی بتوانێت بەو سیعرە بڕی پێویست بخاتە بازاڕەوە ئەوە بەدڵنیاییەوە پاش ماوەیەکی کەم وەکو جاران فەرقێکی کەم 1000 تا 2000 لەگەڵ سیعرە ڕسمیەکە لە بازار متەوەفرە بێ. بەڕاستیە ئێمە ناتوانین ئامۆژگاری و تەوسیە و ڕێنمایی هیچ کەسێ بکەین کە چی بکە لە دینارەکانی یان چی بکە لە دۆلارەکانی وەکو بینیمان ئەم ماوەیە هەڵبەزوو دابەزێکی زۆر ڕوویدا لە بازاری دراوی عێراقی خەڵکانێکی زۆر زەرەر و زیانیان کرد. ئەم بڕیارەکە لە شکلدا لە پێدەچێ هەنگاوێکی ئیجابی باش بێ بەڵام بڕیاری تەواوکاری زۆرتری ماون بۆ ئەوەی حکوومەتی عێراق بەگشتی و بانکی ناوەندی تایبەتی بتوانێت سعری بازار سعری دۆلار لە بازار ئیستقرارکە. وەکو چی؟ وەکو ئەوەی وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەو تەنها سعری ڕسمی تعدیل کردووە دای بەزاندووە. ئایا دەتوانێت کەمیەی پێویست بەو سعرە بگەڕێنێتەوە بۆ حواڵاتی عێراق بۆ حواڵاتی خارجی بۆ بازارەکانی عێراق بە کورتەکەی ئەتوانێت بەو سعرە دۆلار عەرزکا بە کەمیەی پێویست دۆلار عەرزکا بۆ بازاری عێراقی چ بۆ کاش چ بۆ حواڵات هەر کاتێک توانی بڕی پێویست دۆلار بخاتە بازارەوە و بەو سعرە ئەوە بە دڵنیاییەوە نرخی دۆلار لە بازارەکانی عێراق چ بۆ حواڵات چ بە کاش و بە نەقدی لە سەروی 132,000 و لە خواروی 135,000 لە ماوەکانی ترا ئەتوان بڵێن لە مانگەکانی ترا ئیستقرار وەرەگرێ. بەڵام ئەمە مەرجی هەیە. مەرجەکەی ئەوەیە ئایا حکوومەتی عێراق ئەتوانێت جانبی ئەمریکی ڕازی بکا بەوەی تەخفیفی ئەو قەید و مەرجە نوێیانەی بکا کە بەسەر عێراقدا سەپاندونەتی بۆ گەڕاندنەوەی دۆلارەکانی عێراق لە بانکی ناوەندی ئەمریکیەوە چ بۆ حواڵات چ بۆ کاشی ناوخۆیی. ئێمە ئەزانین کێشە گەورەکەی ئەم جارە ئەوە بوو سەری هەڵدا نەگەیە سعری سەرفی ڕسمی ئەوە بوو کە بانکی ناوەندی بەهۆی ئەو کۆت و پەیوەندانەوە نەیتوانی عەرزی دۆلار لە بازاڕەکانی ناوخۆچ بۆ حواڵات وەکو پێویست بخاتە ڕوو. بۆیە سعری موازی تا ئاستێکی زۆر بەرز بوویەوە. بۆیە ئەتوانم بڵێم تەنها قەید یان تەنها کارتێکەر لەسەر سعری سەرفی موازی لە بازاری عێراق بریتی نییە لە قەراری بانکی ناوەندی لەسەر سعری سەرف بەڵکو بریتە لە توانای ئەو بانکە بۆ خستنە ڕووی کەمیەی پێویست لە دۆلار بۆ بازار چ بۆ حواڵات و ئیسرادات چ بۆ کاشی ناوخۆیی. من خاڵێکم بیر چوو کاتێک پێشتر باسی نقطە ئیجابیەکانم کرد ئەم بڕیاری دابەزاندنی دۆلارە یان بڕیاری بەرزکردنەوەی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لەلایەن بانکی ناوەندیەوە ئەگەر هەنگاوە تەواوکارەکانی تری و پێویستی لەگەڵا نەگیرێنە بەر ئەتوانم بڵێم بەشی خۆشی ئیجابیاتی هەیە سلبیاتی هەیە. یەکێک لەو سلبیاتانە ئەوەیە کە دەبێتە پاڵنەرێکی گەورە بۆ مافیاکان بۆ بانکەکان بۆ ئەوانەی چەندین ساڵە دۆلارەکان لە بازار و لە بانکەکانەوە بە ناوی حواڵەوە دەبەنە دەرەوە. ئەم جارە دافعی گەورەتریان هەیە بۆ بردنە دەرەوەی دۆلار چونکە ئەم جارە فەرقەکە زۆر زیاترە بێ. ئێستا دۆلارەکان هەرزانتر بوون خێر و سەفقەی زیاتری هەیە بۆ ئەوانەی کە ئەتوانن بیان بەنە دەرەوە. ئێمە ئەزانین هەمیشە تاوان هەمیشە جەریمە خطوەیەک و چەند خطوەیەک لە پێش ڕەدعەوەیە. هیچ کاتێک دەستی مافیاکان ناتوانێت بە تاوی قوت بکرێت تاکو و دۆلارەکان نەبەنە دەرەوە. ئەگەر حکوومەتی عێراقی بەگشتی و بانکی ناوەندی و بە تایبەتیش وەزارەتی بازرگانی و هەموو لایەنە پەیوەندەدارەکان پێکەوە هەماهەنگ نەبن بۆ بەجێکردنی ئەو مەرج و ڕێکارە نوێیانەی کە لایەنی ئەمریکی دایناون و بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو دەواازەی چوونە دەرەوە و لێچوونە نامەشروعانەی کە دۆلاریان تێدا دەچێتە دەرەوە. باشە دوای دێمە خزمەت مامۆستا سەرەوەش کۆبوونەوەکەی سپەی وایە
مەرجی نوێی ئەمریکا مەرجەکانی سوک کردووە سوکی نەکردووە دێمەوە خزمەتە کاک حەبیب سەبارەت بە پرۆژە یاسای بودجە ئەم دەستکاریکردنی بڵین نرخی دۆلارە کاریگەریشی لەسەر پرۆژە یاسای بودجە دووبارە دەبێ دەستکاری بکرێتەوە وەکو ئەرقام وەکو تەخمینی بودجەکە و ئەوانش بێگومان یعنی ئەو سیارەی کەوادانراوە بۆ دۆلار کە 130 ئەلبەتە لەوەچێ بڵین ئەگەر جاران مەبلەغەکە دانرا بێ بە 100 تریلیۆن دینار ئەو کاتە ئەم گۆڕینەوەی دینار و دۆلارە تەسیری زیاتری ئەبێ لەسەری واتە هەرگەر عێراق 100 دلاری کە فەرمی 16,000 لێکەم بۆ تۆ دەبێ و کاتە کەمتر بکرێتەوە بەڵێ ینی کوتلە نەقدیەکەی عێراقی کە بە دینارە کوتلە نەقدیەکە ئەبێ زەختی زیاتری لەسەر ئەبێ بۆ ئەوەی کە بودجەکە تەکمیل بکرێتەوە ئەبێ بە هەموو ئەرقامەکانە بڕۆنەوە باشە بەزەمە کابینی سوودانی پاراز لە ڕوخاندن ئەم بڕیارە دەنگەوە بوو کارتێک بێ بەدەست سەدرەوە ناڕەزایەتی خۆپیشاندانی گەور لە ناڕاست باشووری عێراق هەبێت وڵای جا خۆ بخۆ دەزانی حکوومەتی سوودانی حکوومەتێکی موقەتە خۆی هەر لە ئەساسە باش حکوومەتی سوودانی حکوومەتێکە دروست کراوە بۆ ئەوەی تا ڕادەیەک ئیسیعدادات کا بۆ هەڵبژاردنێکی تر ئەگینا حکوومەتێک نییە ماوەی خولی ئاسایی خۆی بەرێتە سەرەوە ئەجا ئەم حکوومەتی سوودانیە ئیطاری تەنسیقی ئەوێ لە مودەی ئەم حکوومەتە زۆرترین ئینجازات بەدەستبێنێ چونکە بەڕاستی لە حکوومەتی پێشوە و لە سەردەمی سەدرا کە ئەو خۆپیشاندانە گەورانە کرا لە عێراقا هەمووی پیشانیدا کەوا ناڕزاکی گەورە هەیە لە ناو شاریعی عێراقیە و لە ناو شاریعی شیعیا چکە مزاهرەکان هەمووی لە ناو شاریعی شیعیا بوون و ئەوان قووەت و هێزی خۆیان لەو شاریعەوە وەرئەگرت ئێستا خەڵک پەلاماری کە حەشتی شعبی خۆیان ئەیانوت پێی حەشتی شعبی کیانێکی سەربازی مقەدەسە چکە عێراقی لە هەرس هێنان نەجاتدا و لە دەستی داعش نەجاییدا خەڵک پەلاماری مەقەڕەتی حەشتی شعبیەدا لە هەموو شوێنەکانە ئەمە ئیطاری تەنسیقی ئێوێ بۆکو بڵێ تعویزی خۆی بکاتەوە و تەداروکی ئەم وەزع مەترسیدارە بکات لە خۆی بووە لە فترەی حکومی سوودانیا ئەوێت زۆرترین ئینجازاتی دەستکەوێت یەک لە ئینجازاتەکان کە مەسەلەی سعری سەرفی دۆلارە بەڵام خۆفشاری ئێرانەکانیش هەر لەسەر ئەمانەیە ئایا ئەتوانن کۆنتترۆلی بدنە دەرەوەی ئەم دۆلارە بکەن ئەوە یەک مەسلەی خەدەماتەکەەوە لە عێراق هەیە ئەبێ ئەم بوجەیە کە عێراق دائێنێ بەڕاستی بڕوا بۆ خەدەمات سوودانی من خۆم هەر ئەیناسم لە بەغا چەندین جار بینیومە بەڕاستی پیاوێکی زۆر نزیح بووە پیاوێکی زۆر پاک بووە و تێڕوانینی ئابووری هەیە تێڕوانینی یاسایی جوانی هەیە بۆ عێراقکە زۆر جار من دانیشتوم لەگەڵ یا قسەم کردووە بەڵام چەندێک ئەتوانێ بیکا بە کردار ئەمانە بە قەناعەتی من ئیطاری تەنسیقی لە مەسەلەی بوجا لە مەسەلەی ئەم بوجا هەوڵ ئەدەن کە ئەو تەداروکی ئەو وەزع مەترسیدارە بکەن کەوا ڕووی کردوتە ئەو حیزبە شیعیانە چکە زۆربەی هەر زۆریان هەنێکیان هەر کورسیان نەهێنا هەنێکیان لە 35 کورسیوە هاتن بۆ 17 کورسی و 16 کورسی ئەوانە بۆیە بێگومان ئەمە تەسیری زۆری هەیە هەم لەمانەوەی سوودانی لە حکوومەتە هەم بۆ هەڵبژاردننی ئایندەی حیزبەکانی ناو ئیطاری تەنسیقی بەڵێ سوپاس دەکەم دوای لەسەر هەرێمیش ڕێکەوتنەکەش کەمی قسە دەکەین یا دەکرێت ڕێکەوتن بکەین مامۆستا بە کورتی بێ سوپاس دەکەم سەبارەت بە کۆبوونەوەکەی سپەی و مەرجەکانی ئەمریکاش مەرجەکانی سوک کردو ئەو زانیاریان فەرمینەوەی کە باسی نۆمانگ دەکرێت کە دراوێەوەی کە سیستەمی بانکی لە عێراق ڕێک بخرێتەوە بەڵێ کاک حەکیم ڕاستیەکەی ئەو زانیاریانە هیچیان فەرمینین تەنها زانیاری فەرمی بەیاننامەکەی بانکی ناوەندی عێراق و بەیاننامەکەی خەزانەی ئەمریکیە کە هیچ شتێکی وای تێدانە تەنها باسی شتێکی وای تێدانە کە نەمودە تەحدید کرابێ بۆ تەجیلکردن و نە میکانیزمەکان هیچیان بەلا خرابن یان تەنەزول لە جێبەجێکردیان کرابێ بەڵکو هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە لایەنی ئەمریکی مکڕە لەسەر جێبەجێکردنی ئەو مەرج و ڕێنمایان ئەو مەرجی ڕێنمایانەی لایەنی عێراقیش ئامادەیی دەربڕیوە کە بەو مەرجانە ڕازی بێ و کاریان پێ بکە لە بەرامبەر لایەنی ئەمریکی خۆشحاڵ بووە بە بەدەمەوە هاتنی عێراق و ئامادەیی نیشان داوە کە ئامادەین دانیشین لەگەڵتان ئێمەش ئامانجمانە ئیستیقراری نەقدی بۆ عێراق بگەڕێتەوە بە جۆرێک کە لە خزمەتی خەڵکی عێراقدا بێ کە ئەو ئاماژەیە بۆ ئەوەیە کە هێشتا فکرمان لای ئەوەیە کە پاساوەکەمان ئەوەیە کە دۆلارەکان نی عێراق ئەچنە دەرەوە بۆیە پێم وانە مۆڵەت تاکو ئێستا مۆڵەتێک هەبێ بەڵام ئەو مانای ئەوە نییە چوونە پێشەوە نەبووە مانایەوە نییە ڕێککەوتن ناکرێ بێ ئەوە هەڵگرین یان چاوەڕێ بکەین بۆ ڕۆژانی داهاتوو من حەزەکەم کاکە حەکیم ئەگەر دەرفەت هەبێ بە یەک دوو جملە شتێکی پێویستە لێرە بیڵێم
ئەم کێشەی ئەم ماوەیە دروست بووە من لە هەموو تقریبا لە هەموو تەلەڤیزیۆنەکانەوە و لەلایەن هەموو شیکەرەوە بەڕێزەکانەوە گوێم لێ ئەوە بێ کە شەرتەکانی ئەمریکا بۆ عێراق ئەوەیە کە پێویستە عێراق بچێت داخلی نظامی سوێفت بێ یان بە وێسترۆنیۆنێن و مۆنێگرام و جیپی نازانم چی و سیتی بانک و ئەوانە کار بکات زۆریان بەردەوام زۆر کەس بەردەوام ئەوە دووبارەکەنەوە کە شەرتەکە ئەوەیە کە بانکەکانی عێراق بە گشتی داخلی نظامی سوێفت ببێ. من حەزەکەم ئەو زانیاریە کە زانیارەیەکی ناڕوون نییە ئەبوایە هەموو کەسیش بیزانیە عێراق دەمێکە لە نظامی بانکەکانی عێراق دەمێکە لە نظامی سوێفدان بانکەکانی عێراق دەمێکە بە وێسترۆنیۆنێن وۆنیگرام ئیشەکەن چەند ساڵێکی شەجیپی مۆرگان و سیتی بانک لە عێراق تەنسیقی هەیە وەکیلی هەیە سوێفت هەر بۆ نمونە بانکی ناوەندی عێراق لە ساڵی 2018 شکر و تەقدیری شەریکەی سوێفتی وەرگرتووە کە علاساس لەو ڕوەوە ئینجازی باشی بەدەستهێناوە بانکی بازرگانی سکر و تەقدیری وەرگرتووە بانکی ڕەشید ساڵی 2011ەوە داخل بووە بەڵام چۆنە ئەم داخلبوونە ئەوەیە هەموو عملیاتی مەصرفی و مالی لەلایەن ئەوانەوە نەکراوە وەکو هەموو سیستەمەکانی تر هەر وەکو یاساکانی خۆشی بە جۆرێک جێبەجێ نەکردووە کە دەستکەوتی باشی بۆ خۆی و سیستەمەکەی هەبێ حەزەکەم ئاماژە بەوەش بدەم کە هیچ یەک لەو سیستەمانە کۆنتترۆل و ڕقابەی تەواوەتی ئەم عملیە مالی و مەصرفی و حەواڵاتانە ناکەن تاکو جیهاتە مەعەنیەکانی حکوومەتەکە خۆی وەکو وەزارەتی بازرگانی وەکو دایرەی گومرگ وەکو مەتارەکان وەکو مەنافزە حدودیەکان وەکو دەوائری مکافحەی ئیرهاب تاکو ئەمانە پێکەوە تەنسیق نەبن کاتێک ئەوانە پێکەوە وەکو شەبەکەیەکیان لێ هاتبێ دەست لە ناو دەست ئامادە بن هەموو دۆکۆمنتەکان تەزویر بکەن وێسترۆنیۆنە بەس ئەوەندە ئەزانێ لە فلان حسابەوە ئەوەندە مەبلەغە چوو بۆ فلان لایەنەی تر ئەوە ئیتر بانکە مەرکەزیەکانی وڵاتەکانی خۆیانن بە پێی مەعایرە دەولیەکان و مەعایرەکانی خەزانەی ئەمریکی و ریزەرڤ بانکی ئەمریکی ئەبێ ئیمتیسال بکەن و مەعایرە دەولیەکان جێبەجێ بکەن و کۆنتترۆڵی بابەتە نایاساییەکان بکەن بەڵێ سوپاسی ئامادە بوون دەکەم کاک حەبیب زۆر بە کورتی سەبارەت بە ئەمڕۆ دادگای فیدراڵی کۆبووە لەسەر دەشکنەوەی تەمەنی پەرلەمان پێ دوای 15 دووبارە دەکرێتەوە برارەکە چۆن دەبێت لێکەوتەی چی وڵی کاک حەکیم ئەگەر بە پێی سەوابخی قەزایی پێشینەدا دۆریەکانی ئەم محکەمەیە بێ بە قەناعەتی من بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی وازەحە کە ئەوەیە محکەمەی ئیتیحادی پێشتر چەند بڕیارێکی هەیە لەسەر مەجالیسە ئینتیخابیەکان وەکو ئەنجومەنی شارەوانی و پارێزگاکان و ئەوانە قەراری داوەتیایە ئەڵێ کاتێک کە ناخیب کاتێک کە دەنگ ئەدا بە ئەنجومەنێکی هەڵبژێرا و بۆ مدەتێکی محدد ئەم دەنگەی داوە و ئەو کەسانەی قبوڵە بۆ ئەو مدە محددە کە دیاری کراوە بۆیە تەواوبوونی مدەکانیان شەرعیەتی قانونیان و دەستوریان نامێری ئەمە پێشتر ئەم بڕیارانە هەیە لە ساڵی 2020 و 2021 بۆیە ئەمە ئاماژەیەکە بەوەی کە محکەمەی ئیتیحادی ئەگەر ئیش بە سەوابخی قەزایی خۆی بکەوە ئەگەر لەسەر ئەو مەبدە قانونیانی بەردەوام بێ بە دڵنیایی قەرار لەسەر نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانەدا و ئیشکالیاتی گەورەی دەبێت لێکەوتەکانی ئەگەر ئەو بڕیارە بدات حەج قانونیەک ئەم پەرلەمانە دەری کردووە لە ڕۆژی درێژکردنەوەی حەج بەیانێ دەری کردووە هەرچی دەرکردووە ناشەرعی و ناقانونیە کاری پێ ناکرێ ئەوەیە دوو کۆمیسیۆنیش ئیشکالی گەورەیە ناتوانن تعدیلی قانونی کۆمیسیۆنیش بکەن هەڵبژاردنیش بکەن ئەم پەرلەمانە کۆنەکە بەڵێ ئەگەر وا بێت ئەگەر ئەمە قەرار بدا بەڵێ ئەبێ بە قانونە کۆنەکە هەڵبژاردن بکرێ و کۆمیسیۆن عێراق دەبێت بیکات بە قەناعەتی من ئەم کۆمیسیۆنە ئەتوانێت بیکات بەڵام بە قانونە کۆنەکە بیکات چکە مەسەلەی کۆمیسیۆن هەیئەتێکی بەردەوامە ئەو کاتە سەرۆکی هەرێم تەکلیفی ئەەکە بۆ بەشداریکە بۆ ئامادەکاری بۆ هەڵبژارد لێکەوتەی زۆری دەبێت لێکەوتەی زۆر مەترسیداری ئەبێت مەترسیدارەکە ئەوەیە پەرلەمان قانونێکی دەرکرده بێ هەمووی نادەستوری و ناقانونی دەبێتە کاربڕێکەر دووهام حکوومەتەکە کاربڕێکەرە سەرۆکایەتی کاربڕێکەرە و ناشتوانن لە مەولای هەچ قانونێکی تردانن بۆ هەڵبژاردننی ئایندا ئەو کاتە مەگەر پەنابەرنەبەر حکوومەتی مرکزی و دەرچەیەکی دەستوری و قانونی بدۆزنەوە لە پەرلەمانی عێراق شتێک دەکەن بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرزان حەبیب محەممەد پەرلەمانتاری پێشتری عێراق لە ستۆدیۆ هەروە لە هەولێرە و مامۆستا جیهانگیر گۆڵپی شارەزای دارایی سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سوپاس بە بینەرانی سوپاس باوکاران و بخواتان لەگەڵ.